ماوەسا بێخودی خۆمان وەصفی ئەمە ئەکا ئەفەرمێ خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکا ڕەواقی تۆ خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکا ڕەواقی تۆ خۆش ئەو سەرەی کە کەوتبێ لە کووچە و زوقاقی تۆ بەتیکە تیکە بێ دڵێ کە نەی بێ ئیشتیاقی تۆ ماوەسا بێخود ماناکەی گۆڕی ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەوە زەوی نییە بە دەوری خۆرا ئاسوڕێتەوە ئەو مانگ نییە بە دەوری زەوی ئاسوڕێتەوە ئەفەرمێت ئەوە ڕۆژ و شەو و مانگ و ڕۆژیش هەر لە قوربانی سەری تۆ ئەگەڕێن کەیان بە دەوری زەوی ئاسوڕێنەوە یعنی ئەوانیش لە خولگەی تۆی ئاسوڕێنەوە خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکا ڕەواقی تۆ ئومێد ئەکا کە دەرکەوێ لە پڕ مەهی جەماڵی تۆ ئەگەر لە ئاینەی منا دەمێ نەبێ میسالی تۆ شکستە بێ بە بەردی غەم بە جاهی سەحب و ئالوی تۆ کە ئاسمان وەکو زەمین بەمانە ئیفتیخارەکە الله ئەکبەر کە ئاسمان وەکو زەمین بەوانە ئیفتیخارەکە بەڵێ فەرمی ئاسمان و زەمینیش بە سەحابەکانی تۆ شانازیەکەن بۆیە بینی خۆریش هەر لە خولگەی سەری تۆ ئەسوڕێتەوە جا مامۆستا بێخود ئەگەر شەوێ پێغەمبەری خوای لە خەوا نەبینیایە بەیانی گلەی لە خۆیە کردیم شەو خۆشەویستەکەم نەبینیوە الله ئەکبەر خوا لەو پیاوانە خۆش بێ هەر ئەو پیاوەشەکە فەرمێ لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من دوای لە ئەخیرا بۆمان دەرەکەوێ دڵی بێخود بۆ شۆ چووە ئەفەرمێ مەعلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە وەم زانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من یەخوا خوا لێ خۆش بە مامۆستا